بە پێی پێویستی کارەکەی و هاوردەی کاڵا بازرگانیەکانی لە هەفتەیەکدا چەند ڕۆژێک لە دەربەندیخانەوە دێتە کەلار. لە مامەڵە ئابووری و بازرگانیەکان و هاوردەکردنی کاڵە و شماک لە دەرەوەی هەرێمی کوردستان بەردەوام دەبینین پیاوان سەرقاڵی ئەم کارن. بەڵام لە گەرمیان ئێمە ژنێکتان پێدەناسێنین کە لەم بوارەدا کار دەکات و ئێستا یەکێکە لە بازرگانە دیارەکانی سنووری ئیدارەی گەرمیان. من ناوم شلێر شێخ عەبدوڕەحمان شێخ مستەفای حەکیم دانیشتووی شاری دەربەنی خانم، بەڵام ئێستا لە ناوچەی گەرمیان ئیشەکەم کارەکەم واتە کاری بازرگانیەکەم. ئەم ناوچە هەڵکەوتەیەکی باشی هەیە بۆ کاری بازرگانی. یەکەم جارکە دەستم کرد بە کارکردن وەکو بازرگان نەچوومە ناو کارەکەەوە، بەڵام هەستم کرد کە ئەتوانم کارێک بکەم، ینی کارێک بکەم، چونکە هەموو کات لە زانکۆ مامۆساکانم زۆر هانیانەدام و تۆ ئەتوانی کارێ بکەیت. شلێر شێخ ئەحمەد تەنها بازرگانی ژنە لە نێو 500 بازرگانی پیاوی گەرمیان. ئەو هاوشێوەی بازرگانە پیاوەکان ماوەی 4 ساڵە لە خاڵە سنووریەکان و وڵاتانی دەرەوە کاڵا و شمەکی بازرگانی هاوردەی هەرێمی کوردستان دەکات و بووەتە خاوەنکار و ئابووری خۆی. بالێتێکی مەسن چەند بالێتێکە و لە یەک جۆرە ئێمە ئەو کاڵانەی کە ئەیهێنین زۆربەی کاڵاکانمان لە ئێرانوە دێ، هەندێکشی لە تورکیاوەیە و هەندێکشی لە ڕووسیاوە بۆمان دێ. ئەو کاڵانە مەسەلەن دیاریکرااو نییە، شەرت نیە ئێمە مەسەن بڵێن تەنها لە کاشیا ئیشەکەین، نەخێر لە موادی خۆراکیشە ئیشەکەین. ئەم ژنە بازرگانە هیواخوازە حکوومەت گرنگی پێگەی ئابووری گەرمیان لە بەرچاو بگرێت و ناوچەکە بکات بە سەنتەری بازرگانی لە هەرێمی کوردستان. ئەوەش تەنها خەونی ئەوە. ئێمە جۆرا و جۆر هەموو جۆرە بارێکمان بۆ دێنی ئاواتمەوەیە کەلار بگرێتە سنتەرێکی بازرگانی، لەبەرەوەی بازرگانێکی زۆر زۆری لێیە و هەمووشیان زۆر بەتوانان و خەڵکانێکیشن توانایان زۆر لەوە زیاترە کە نازانرێت، ینی بکرێ بە سنتەر ئیتر بۆ ئێمەش کار ئاسانی ترە. شلێر دانیشتووی قەزای دەربەندیخانە و خاوەنی بڕوانامەی بەکالۆرێسە لە ئیدارە و ئابووری زانکۆی گەشەپێدانی مرۆیی و بەشداربووی دوو کۆنفرانسی گرنگی بازرگانی و ئابووریە لە وڵاتانی ڕووسیا و ئێران. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.